جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان بەردەوامین لە ڕووماڵەکەمان بۆ قسەکردن لەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان گرنگی بەشداری خەڵک گرنگی گۆڕانکاری لە نەخشەی داهاتووی ئەنجومەنەکان لەم بەشەدا میوانداری بەڕێز کاک سۆرانمای پەرلەمانتاری عێراق لە ستۆدیۆ هەروە لە کەرکووکیشەوە مامۆستا فەرحان غەریب چاودێری سیاسی لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونی هەردوولاتان دەکەین کاک سۆران بەخێر بێن سوپاس دەکەین. ئەم هەڵبژاردنە بە گرنگ دەزانن بۆ کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان بە ناوی خوای بەخشندەی میهرەبان بەدڵنیاییەوە چونکە لە دوای ساڵی 2005 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لە کەرکووک ئەنجام نەدراوە و حاڵەتێکی تایبەت لە ڕابردووە درابوو بە شاری کەرکووک. ئەم جارش لە هەمواری یاسایی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە هەمان شێوە داوا کرا ئەو مادەیە بمێنێتەوە و بۆیە پێکهاتەی عەرەب و تورکمان داوایەکیان لە مەحکەمەی ئیتیحادی تەقدیم کرد بۆەوەی کە حکمێکی وەلایی دەرچێ بۆ ڕاگررتنی ئەنجامدانی هەڵبژاردن لەو شارە. تایبەتمەندی شاری کەرکووک بە حکمیەوەی ناوچەیەکی ناکۆکی لەسرە لە نێوان هەرێم و بەغدا و ناوچەیەکە کە تعریب کراوە بەدەستی ڕژێمی پێشوو شاری کەرکووک تعریب کراوە و شوێنەواری گۆڕینی دیموگرافی ئەو شارە دەڕووی تعریبەوە تا ئێستش بەسەرەوە دیارە جگە لەوە کۆمەڵێک یاسای زۆر و بڕیاری زۆر کە بڕیاری ئەنجومەنی سەرکردایەتی شۆڕشی حیزبی بەعسی لە ناوچووە کە موڵک و ماڵ و زەوی و زاری زۆرێک لە خەڵکی کەرکووکی کردووە بە زەوی و زار و موڵک و ماڵی عەرەبی هاوردە. پێکەوە ژیان لە شاری کەرکووک ئیدارەدانی ئەو شارە تایبەتمەندی جیاوازی هەیە وەکو هیچ یەکێکی تر لە پارێزگاکانی تری عێراق و هەرێمی کوردستان نییە. بۆیە لە ڕابردووە بە پێی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانیش دابەشکاریە کرابوو بۆ ڕاگررتنی باڵانسی کورد و عەرەب و تورکمان کە بە لە سەتا 37 لە ئیدارەدانی ئەو شارە دابەشکاری کرابوو لە پۆستەکانە. هەرچەنە ئەم جارش کە هەمواری یاسای هەڵبژاردنمان کرد و هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا و ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاساکەی بوو بە یەک یاسا لە یەکێک لە بڕگەکانی یاساکە ئەڵێ بۆ ئایندە ئەنجامی هەڵبژاردنەکانی کەرکووک نابێتە بنەما بۆ هیچ دۆخێکی یاسایی و ئیداری لە شارەکە. ئەو لە یاساکە داهاتوو ئەو لە یاساکە چەسپیوە. بۆیە هەندێک بانگەشە کە ئەکرێ من پێم سەیرە ئێمە وا ئەکەین و ئێمە وا ئەکەین و ئێمە وا ئەبین و ئەسڵەن بە قانون کە قانونەکە زۆرینەی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەنگیان پێدا. ئێمە دەنگمان پێ نەدا چونکە هەندێک گۆڕانکاری کراوە و ئەو کاتە ناکۆچی بینی هەردوولایەنی یەکێتی و پارتیش لەسەر یاساکە دروست بوو چونکە فۆرمی 2003 کرا بە بنەما بۆ هەر کەسێک کە هەی بووە پێش 2003 فۆرمی خۆراکی هەبوو دەتوانێت دەنگ بدا. ئەبەم خاڵە زۆرینەی عەرەبی هاوردە مافی دەنگدانیان هەیە لە کەرکووکا بەیانی. کورد وای دەستکەوت خست کە گوایە ئیحسای 57 کە کرا بە بنەما بۆ دەنگدان لە کەرکووک بە دەستکەوتی زانی. بەڵام ئەو دەستکەوتە فۆرمی خۆراکی پێش 2003 باڵانسەکەی تێک داوەتەوە. بۆیە ئەمانە کۆمەڵێک وردەکارین لە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا جگە لەوە کاک حەکیم بە پێی ئیحسای ساڵی 57
زاب و سەرگەڕان و ئەو ناحیانە خرایەوە سەر کەرکووک بۆ بەڵێ ینی ئەم جار لەسەر ئەم جارە بەڵێ سەرگەڕان و ناحیەی زاب هەردووکی ئیزافە بوو بۆ سنووری ئیداری پارێزگای کەرکووک بۆ هەڵبژار. جا بەتایبەتی زاب خراپە بۆ کورد با باسی بۆ بکەم کە چییە؟ ناحیەی زاب ساڵی 84 بە تعریب خراوەتە سەر کەرکووک و بەدەرکراوە لە تۆماری 57 لە هەڵبژاردننی 2021 کە 36,000 دەنگدەری هەبوو بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق 20,463 دەنگی عەرەبی تیا هات کە ڕێژەی لە 56 ئەو دەنگانەی لە زاب هات ڕێک بۆ عەرەبی سوننە ڕۆشت. زۆرینەی نوێنەرانی کورد لە بەغدا ڕازی بوون بەوەی ئەمە بکرێ لە بەرامبەر ناحیەی سەرگەڕان کامە بۆ عەرەبی سوننە کرا. یعنی لە ئینتخاباتی 2021 36,000 عەرەب مافی هەبووە 20,000 دەنگی داوە. بەڵام ناحیەی سەرگەڕان کە بۆ ئێمە ئیزافە کراوە لە هەڵبژاردننی 2021 ژمارەی دەنگدەر لە 126 بەشداری کردووە کە 22,797 دەنگ هەبووە دەنگدەر 6,000 کەس دەنگی داوە 2,859 کەسی دەنگی کووردە. بۆیە لەوەشە ئێمە سوودمەند نەبووین وەکو کورد. دیسان عەرەبی سوننە سوودمەند بووە و لە کۆی کورسیەکان یەک کورسی مەسیحی بۆ کەرکووک زیاد کرا. بۆیە ئەو کاتە نیگەرانیەکی زۆر لەسەر ئەم هەمواری یاسایە ینی پێشتر هەر لە حکومڕانی پارتیویشی قەدریان لە کەرکووک نەکردو ئەمجار لە یاسای هەڵبژاردننی قەدریان کرد. لە یاسای هەڵبژاردننیشە ئەو گۆڕانکاریانە لە بەرژەوەندی کورد نەهاتۆتەوە. یەکێتی نیشتیمانی ئەیوت لە بەرژەوەندی کورد نییە، پارتی دیموکرات ئەیوت هەرێکی لە بەرژەوەندی کووردە. زیاتر عەرەبی سوننە لێی مستەفید بوو، بەڵام کورد پێی وابوو ئەو لابردنی ڕێژەی بەشداری ئیداریە گوایە لە خازان جێتی. ئەم جارە هەرچەنە ئەو خاڵی کە بیدایەت باسم کرد ئەنجامی هەڵبژاردنەکان بەس گرنگە ئەم جارە خەڵک بڕوا بۆ دەنگدان وایە و خەڵکی جیاوازتاقی بکرێتەوە. کاک حەکیم، ئێمە هەموو هەڵبژاردنێک هەموو لایەنێک پێی وایە ئەم هەڵبژاردنە چارە نووسازە، ئەمە گرنگە. بۆ نمونە ئێمە لە هەڵبژاردننی 2021 گوتمانەمە بۆ عێراقە گرنگە هەموو خەڵک بەشداری بکە چینە بەغدا، بەڵام چوینە بەغداوە تا ئێستا قەرزارین لەسەرەوەی کە سەرۆکی کۆمار لەوەیە، جێگری سەرۆک وەزیران لەوەیە کووردە، جێگری سەرۆکی پەرلەمان لەوەیە، 63 ئەندامی پەرلەمان لەوەیە، دەیان وەکیل وەزیر و مدیر عام لەوەیە. موچە و بوجەی خەڵکی کوردستانمان پێ ڕێک نەکراوە. باش بەس ئەو پێوین بۆ نییە کە پارتیویەکێتی زۆری نەگەر خەڵکێکی تر زۆری نەبێ ناکرێ ڕێک بکرێتەوە. ئەزانی چییە؟ هەموو کاتێک ئەم زۆرینەیە ئەم زۆرینەی پارتیویەکێتی دەنگی داوە بە یاسایە کە دوایی گیرۆدە بووین بەدەست جێبەجێکردنەکەیەوە. ئێمە دەنگمان پێ نەداوە، هەر یاسای موازنە بێنە بە هەمان شێوە، یاسای هەڵبژاردن بێنە بە هەمان شێوە. نیمەسمای گرنگە گۆڕانکاری بکرێت لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک. گۆڕانکاری لە هەموو حاڵەتێک و لە هەموو کاتێکا گرنگە و بە تایبەتتر لە دوای 2005ەوە هەڵبژاردن لە کەرکووک بۆ ئەنجومەنی پارێزگا نەکراوە. دێمەوە خزمەتت دەچینە کەرکووک لای مامۆستا فەرحان. مامۆستا سوپاسی ئامادەبوون دەکەین. گرنگی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان چیە کە سپەی لە ناو سەدابرێنداکەوە لە کەرکووکیش بەڕێوە دەچێ و ینی دەتوانن چی بکەن ئەنجومەنی پارێزگایان دەتوانرێت چی پێشکەشی وڵاتیان بکەن؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم، سڵاوتان لێ بێ، سڵاو لە میوانە بەڕێزەکەت مامۆستا، سڵاو لە بینەرانتان. دیارە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی ئەم جارە زۆر گرنگە و کۆمەڵێک گۆڕانکاری پێ ئەکرێ، گۆڕانکاری سیاسی ئیداری، کۆمەڵێک بڕیاراتی گرنگی بەدەست ئەم جارە، کۆمەڵێک سەلاحیاتی هەیە ئەنجومەنی پارێزگار هەر لە
لەوەی کە ئێمە وەکو کورد قسە لەسەر ئەوە ئەکەین کە ئێمە بەو پارێزگارە رازی نین، هەر لەوەی کە خۆی بیرۆکەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ڕێگریگرتنە لە تاکڕەوی. لەبەرەوەی ئێستا ئێمە وەکو کورد گلەی لە پارێزگارەکەین ئەڵێن ڕاکان وەکو محافظ کە بڕیارێکەدا هیچ کەسێک نییە ڕێگری لەو بڕیارەی بکە، چونکە ئەنجومەنێک نییە ئەگەر تاکڕەویانش بڕیار بدا، بەڵام ئەگەرەوە ئەنجومەنە تەشکیل بکرێ دڵنیا بن هیچ بڕیارێکی گرنگ بەبێ ئەنجومەنی پارێزگای کەرکووک تێناپەڕێ و دڵنیا بن ئەو پەراوێز خرتستنە ئیستا هی گەڕەکە کوردیەکان هەیە، ئەوانە هیچی ئەگەر ئێمە وەکو کورد بتوانین دەنگێکی باش بەدەست بێنین، کورسێکی باش لە ئەنجومەنی پارێزگا بەدەست بێنین، دڵنیا بین ڕێگری ئەەکەین ئێمە بە پشتیوانی خوای گەورە لە کۆمەڵێک پێشێلکاری لە کۆمەڵک شعور و حتا هەندێک بابەتی دەرونی هەیە. ئیستا کورد شعورێکی بۆ دروست ووە هاوڵاتی ڕقم 2 لەم شارە، هەرچەند ئەمە ڕەنگە هەڵەی سیاسی ئەو دوولایانی دەسەڵات بوو لێرە، هەڵەی سیاسی و ینی بڕیاری یەکێتی و پارتی هەڵەکانی ئەوان بووبێ ئەم دۆخی بەسەرمان هێناوە. ئەجینا ئێمە بارودۆخمان زۆر لە ئیستا باشترە بوو ئەگەر چی پارێزگارش عارب وایە، بەڵام ئێمە ئەمانە لە ڕێ ئەنجومەنی پارێزگای کەرکووکەوە کۆمەڵێک خاڵی گرنگ بینە پێشەوە، هەر لە گۆڕینی پارێزگارەوە، هەم لە گۆڕینی حەقی گەڕکە کوردیەکان و هەم لەو موازنەی کە دێ، چونکە بەڕاستی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەتوانێ بەو سەلاحی کە هەیەی قسەیەکی تەواو بکات لەسەر ئەو میزانەی کە بۆ کەرکووک دیاری کراوە. اینجا ئێمە ئەگەر بتوانین تەنسیق بکەین لەگەڵ نوێنەرەکانمان لە بەغدا، ئەوانەی لە پەرلەمانی بەغدان، ئێمە هەندێک شت هەیە تەواوکەری یەکتریە. بۆ نمونە ئێمە کاتی خۆی لە میزانیە پترۆدۆلارمان هەبوو لەم شارە، ئەوە کە بڕیاری موازنە درا لە بەغدا، موازنەی عێراق، ئەندامەکانی ئێمە ئەندام پەرلەمانەکانی کەرکووک بەگشتی بە کورد و عارەب و تورکمانەوە ئەوە داکۆکیان لەو مافە بکردایە، ئەگەر لایەنی کەم دۆلارێکش وایە بۆ هەرچ بەرمیلێک، ینی ئێمە کاتی خۆی کۆمەڵک پرۆژەمان هەبوو، یەکێک لەوانە پترۆدۆلار بوو، ئەو شارانەی کەوا نەوتی لێ بەرهەم دێنرێ هەر بەرمیلێک دۆلارێک بڕیار وا بوو هەر بەرمیلێک بکەنە $5، بەڵام دۆلارەکەش نەما. ئێمە توانی بمان کۆمەڵی خەڵک دامەزرێنین ئەگەر چی بە عەقدش بێ مانگانەیان وەرئەگرت. یعنی بۆیە ئێمە ئومێد دەکەین ئێمە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەم پێگەی کورد لەم شارە بەهێز بکەینەوە، هەم کورد بگەڕێنینەوە بۆ ناو حکومەتی خۆجێی کەرکووک، هەم کورد جارە دیکە خۆی بە خاوەن شارەکە بزانێ و خۆی بە هاوڵاتی ڕقم 2 نەزانێ. باشە، بەس مامۆستا باسی فەرامۆشکردنی گەڕەکە کوردیەکان کرد، بەڕێز تێکەڵاوێکی زۆر تێ لەگەڵ پێکاتی کورد، پێکاتی تورکمان و تا عەرەبیش. لە چ ڕوانگەیەک گەڕەکە کوردیەکان پەراوێز خراوترن لە ناوچەکانی دیکە و کارەکەی چییە؟ وڵای هۆکارەکان کۆمەڵک خاڵن. یەکەم ئەوەیە کە ئێمە لۆکو کەرکووک ئەنجومەنێکی پارێزگامان نییە، ئەو ئەنجومەنە بتوانێت ڕێگری لە هەندێک قەراراتی محافظ بکە کە ئەگەر بودجەیەکی زیاتری دیاری کرد بۆ گەڕەکێکی عەرەبی ئێمە لێ بتوانین ڕێگری لێ بکەین. ئەمە خاڵێکیانە کە ئێمە هیچ پۆستێکمان نییە وەکو پۆستێک بتوانێت ڕێگری لە بڕیارەکانی محافظ بکە. دواتر خۆی ئەگەڕێتەوە هۆکاری دووەمی کە خەلەلی لێرە چێ وجودی هەبووە یەکێتی پارتیم، ئێمە ڕاکان ئەڵێ من هیچ بڕیارێکم نەداوە بەبێ یەکێتی. ئێمە شۆک و کەرکووکەکان ئاگادارین بەڕاستی ئیتفاقی ژێربەژێر هەیە کە ڕاکان خزمەتگوزاریەکان ئەبا بۆ گەڕەکە عەرەبیەکان لە بەرامبەرە کورد مقاولاتی ئەو تەندەرانە وەربگرێ و ئەو مقاولاتە کورد ئەو ئیشانە بکە. بۆیە کورد ڕەنگە خۆی لە بەرامبەر کۆمەڵێک پارە ڕازی بوو بێ ڕاکان ئەو خزمەتگوزاریانە بەرێ بۆ گەڕەکە کوردیەکە بۆ گەڕەکە عەرەبیەکان، دواتر دێنە سەر شاشە و ئەڵێن ئێمە ئەوە قبول ناکەین و ئەو ڕێگری لەواکەین. بۆیە هۆکارەکانی ڕوونە، هەم یەکەم ئەگەر ئەنجومەنی پارێزگای کەرکووک نەبێ تاکڕەوی دروستە بێ، هەم دووەم ئیتفاقی ژێربەژێر هەیە لەگەڵ ڕاکان، ئەجینان ڕاکان بەتەنیا هیچ بڕیارێکی ئەوها قورس ناتوانێ بدە. بەڵێ دێمەوە خزمەتت بەس خۆ ئەو 20 ساڵێک لە کەرکووک بوون پارتی وێکێتی نزیکەی 20 ساڵێک هیچیان نەکرد بۆ گەڕەکە کوردیەکان لە ڕووی خزمەت گوزاریەوە؟ ئێمە بەڕاستی خۆی
ئەو حاڵەتە یاسەی کە ئیستا کورد تووشی بووە ئەڵێن ناچین بۆ دەنگدان و ئێمە هەموو لایەکمان بە هەموو لیستە کوردیەکانەوە هەوڵە دەین کورد بەرینەوە بەر سندوقی دەنگدان ئەوەیە کە ئەڵێن ئێوە پێشووتر یعنی یەکێتی و پارتی سڵتەی مطلق لەم شارە دەسەڵاتی ڕەها لای یەکێتی و پارتی بووە پارێزگار کورد بووە سەرۆکی ئەنجومەنی پارێزگا کورد بووە هەموو پۆستە سیادیەکان کورد بووە پۆستە ئەمنیەکان کورد بووە شارەوانی کورد بووە هەمووی کورد بووە ئەڵێن پێشووتر ئێوە خۆتان کە خاوەن دەسەڵاتی ڕەهابوون لەم شارە هیچتان بۆ گەڕەکە کوردیەکان نەکردووە ئێستا ئەی چۆن ئەگەر نیوەی کورسیەکانش بێنن ئەوە ئەکەن وێ بەڕاستی ئێمە ینی خەڵکی کورد حەقی خۆیەتی گلەی بکە حەقی خۆیەتی تووشی بێ ئومێدی بێ بەڵام ئەم جارە بەڕاستی ئەبێ قەزیەکە چۆن ئێمە ئێستا باسی ئیحسای 57 کرێ ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان بێ بڵێن لە هەڵبژاردننی 2023 کورد ڕێژەی دەنگەکانی ئەوەندە بووە بۆیە ئێمە لەگەڵ ئەوەیان کورد هەر هەمووی بەرە سندوقی دەنگدان بڕوە لەگەڵ ئەوەیان خۆی چێ پێ باشە ئەوە هەڵبژێرێ خۆی کام لایەنی پێ باشە بە دەستپاک و ئەمین ێزانی ئەوە ئەم ئیشە بکات چونکە ڕەنگە ئەم ئەنجومەنی پارێزگارە هەڵبژێردرێ چۆن ئیستا لە 2005 هەڵبژاردن نەکراوە کە 18 ساڵە ڕەنگە ئەم جارە ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەڵبژێردرێ و دۆخێکی سیاسی بێتە پێشەوە ڕەنگە ئەم جارە تا 20 ساڵ دیکەش جارێکی دیکە ئەنجومەنی پارێزگا هەڵبژێردرێتەوە ئێمە لەگەڵ ئەوەیان تاکید لەوە ئەکەینەوە وەکو مامۆستایانی ئاینی وەکو چاودێری سیاسی کە کورد بەرە سندوقەکانی دەنگدان بڕۆن بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەت مامۆستا لەگەڵمان بمێنەوە کاک سوورە سەبارەت بە حکومڕانی پارتی ویکێتی لەو ناوچەیە ئێستا کاتیەوە نیە خەڵک لایەنی دیکە تاقی بکاتەوە ئێستا بەدیل هەیە وەکو مەشخەڵی کەرکوو ینی لایەنی ئیسلامیەکان بۆ ناوچانەوە حکومڕانێکی خراپیان پێشکەش کرد وە لە 16 وکوتە و بەر و وڵێن لە ڕیفراندۆمیش بینیمان کە چیان بەسەر و ناوچانەیەنە کاک حەکیم من ئێستاکە قساکەم بەڵێ لە ناو بێئومێدی خەڵکا قساکەم باش واتە من بێئومێدی نادەم بە خەڵک لە ترۆپکی بێئومێدی خەڵکە قساکەم لەوەی کە 20 ساڵە بەعس لە کەرکووک نەماوە وەکو چۆن 32 ساڵە لە کوردستان حکوومەت و پەرلەمانی خۆمانمان هەبووە بەڵام لە ساڵی 2023 نەتیجەکەی ئەوەیە کە دەیبینیت کورد چۆن شکێنراوە چۆن ناچار کراوە بۆ موچە پەنا بۆ بەغدا و بۆ هەموو شوێنێک بەرێت تەنها لە پێناویەوەی بژی ئەمە نەتیجەی چییە؟ ئەمە نەتیجەی شکستی حکومڕانیە سەدام بەو هەموو دیکتاتۆریەت و بەو هەموو ستەمەی کە لە گەلی کوردی کرد لە ساڵی 79 کە دێتە سەر حکوم و لە 91 لە هەرێمی کوردستانە نامێنێ 12 ساڵ توانی بڵێ وەکو سەدام و وەکو دیکتاتۆرە حکمی کردووە لە هەرێمی کوردستانە بەڵام کورد 12 ساڵ کەسی یەکەمی ئیدارەی ئەو شارەی پێ بووە کە شاری کەرکووکە نەتیجەی چی بووە؟ کورد لە دەسەڵاتی ئیداری باشە لە ئەمنی لە سەربازی لە کارگێڕی لە هەر هەموویە باڵادەستترین بووە لە 12 ساڵی ڕێک تاکو 16 ئۆکتۆبەر هێشتا ببینە کەرکووکێکە لەسەر کانێکی گەورەی نەوتە گوزەران و ژیانی خەڵک ناوچە کورد نشینەکان ببینە مادەی 140 کە مادەیەکی دەستوریە دەبوو لە دوای ڕوخانی ڕژێمی لە ناوچووی بەعز کورد خەمی گەورەی خاک بووایە خەمی گەورەی نەتەوەکەی بووایە بەڵام وەکو بریمەر لە ساڵەکەم لە عێراق نووسیوێتەوە دەڵێوە مزانی سەرکردەکانی کوردێن بەغەیری کەرکووک ڕازی نابن کەچی داوای پارەیان کرد داوای امتیازاتیان کرد کەرکووک بە درێژایی تەمەنی بەکارهێنراوە بۆ ئیمتیازات ئەو کاتەی پێشمەرگە لە کەرکووکە خوێنی ئەڕژا بۆ پاراستنی لە داعش لە تیرۆر
هەلەو کاتە دەسەڵاتی کوردی نەوتەکەیە برد بە تاڵان نائیدا بە موچە لە هەرێمی کوردستان نە پترۆ دۆلارەکەشی داوە بە کەرکووکیەکان و نە خزمەتی شارەکەشی پێکردووە بۆیە بەداخەوەی ئەڵێم نەتیجەی شکستی حکومڕانی باڵادەستەکانی کورد لە کەرکووکە دۆخێکی دروست کرد کە دوای 16 ئۆکتۆبەر هەموو شتێک لە دەست بدات من ناچمەوە سەرەوەی چۆن لە دەستیاندا و کێ لە دەستیدا و بۆ لە دەستیاندا و چۆن بەرامبەر یەک وەستانەوە تا شارەکەیان لە دەستدا و ئەو کاتەی خوێنی کوردە ڕژا لەو شارە بۆ پاراستنی ئەوان خەریکی تاڵانی بوون ئەمانە بخە ئەولاوە بەڵام نەتیجەی 12 ساڵ حکومڕانیکردن لەو شارە لە دەستدانی بوو بە جۆرێک کە خەڵکێکی کورد پێی وا بوو ئێستا شار باشتر ئارامە هێزەکەی کاک فڵان و هێزە ڕەشەکەی کاک فیسار و دزەکانی دەمامکداری فڵانی ئەملا و ئەولا نەماون بێن تعەدایان لێ بکەن لەبەر هەندێک اعتیبارات کە کاتەکەی ناسکە من نامەوێ بچمەوە ناو ئەو شکست و حکومڕانیە ناشیرینەی کە بەسەر کەرکووچیەکانە کردووە بەس ئێستا کاتی گۆڕانی نییە کاتی گۆڕینی نییە ئێستا کاڵبژاردنە بۆ گۆڕینی نەخشەی ئەنجومان هەر میلەتێک باشە هەر نەتەوەیەک باش هەر کۆمەڵە خەڵکێک ئەگەر ئەزمونێکیان کرد و شکست خواردوو بوو بیریان نەکردو و لەسەری بەردەوام بوون قەت چاوەڕێوە نەکەن گۆڕانکاری لە ژیانیانە ڕووبدا تۆ بێی ئەوەی کە تاقیت کردوتەوە و لە حکومڕانیە بینیوتە نەتیجەکەی تاڵانکردنی داهاتی شارەکە بووە جارێکی تر بێیت متمانەی پێبیتەوە جارێکی تر بێی درێژە بەم جۆرە لە حکومڕانی بدەیتەوە گۆڕانکاری وا دروست نابێ بۆیە خەڵک دەبێ بە هەندێک سۆزی نەتەوایەتی نەخەڵەتێنرێ کوردێک کە دزیم لێ ئەکا کوردێک کە لە حکومڕانیە شکستی خواردووە دەبێ لای بەرم تەنها ئەوان نوێنەرایەتی بەڕێوەبردن و ئیدارەدانی ئەو شارە و ئەم وڵاتە ناکەن خەڵکێکی تریژ هاتوۆتە پێش تاقییان بکەنەوە بۆ یەک جاریش بێ تاقییان بکەنەوە خۆ ناڵین فەرموو ئەوان 12 ساڵ پارێزگاریان هەبووە 12 ساڵی تریژ وەرن خەڵکێک ئەزمون بەس دەتوانێت چی بکرێ بۆنم لەگەر ئیسلامیەکان وەکو کۆمەڵ وەکو یەکگرتو بەڕێز پەرلەمانتاری عێراقی دەتوانێت چی بکەن بۆ نمونە ئەزانی هەمیشە گلەی یەک لێ ئێمە هەبووە کە ئێوە بۆ کۆمەڵ یەکگرتو ئەمانە بە یەکەوە نین باش بووە بە گیان لەبەرەوە دەنگتان پێ نادەین چکە ئێوە پێکەوە نین باشە ئێستا لە کەرکووکا پێکەوەین باش لەگەڵ یەکگرتو پێکەوەین باش بەهانەتان چی ئەم جارە وەڵا عەرەب کاکە هەموو خەڵکی کوردستان هەر 6 ملیۆنەکەی مەمنونە عەرەب لە بەغا موچەکەی بۆ بنێرە بۆمان نانێرن عەرەب ئەوانن کە باڵادەستن لە بەغدا و کورد شووە پۆستی لەگەڵ وەرگرتوون و سەرۆک کۆماری هەیە و جێگری سەرۆک وەزیرانی هەیە و جێگری سەرۆکی پەرلەمانی هەیە و 63 پەرلەمانتاری هەیە و دەیان پۆستی هەیە بۆیە ئەم شەڕەنەتەوەیەی کە بە خەڵکی ئەفرۆشنەوە بە خەڵکی ئەکەن دۆڕاندووشیان ئەو شەڕەنەتەوەیە ئەسڵەن بۆ نەتەوە شەڕیان نەکردووە ئەسڵەن نەتەوە بەلایەنەوە تەنها بۆ بەرژەوەندی خۆیانە و لەو ڕۆژە ئەو بەرپرسانەی ئەیبینی لە بازاڕەکانە و بەدەم خەڵکەوە باشە دوای سبەینە نایان بینیتەوە دوای سبەینێ کەس ناگاتەوە پێیان بۆیە گۆڕانکاری بە جۆرێک دروستە بێ کە خەڵک لە قەنەعەت و ناخی خۆیان بگۆڕێ ئەوە ڕەفسکاکە لە بەرچاوی شکست خواردووە لە بەرچاوی نەتیجەیەکە کە جارێکی تر نابێ بچێتەوە سەری ئەگەر خەڵک بۆ گۆڕانکاری بەشداری هەڵبژاردن نەکا ئەوە هەڵبژاردنە بێ بە درێژەدان بەو حکومڕانیە خراپەی کە هەبووە بۆی بەردەوام بێ یعنی بۆ نمونە کاتێک کە پارێزگار کورد بووە
کێ دەسی گرتووە کێ دەسی گرتووە خزمەتی خەڵکی شارەکە بکات ئاوەدانی بەرپا بکە لە پێش ئەویش کێ بربەست بووە ئەم دوو حیزبەی دەسەڵات لە کەرکووکە لەسەر فەڕاشێک شەڕیان کردووە خەمی گەورەیانەوە نەبووە مادەیەکی دەستوری هەیە کە ئێوە باڵادەستن بە قۆناغەکانی ئاساییکردنەوە و قەرەبووکردنەوە و ئیستیفتای بگەێنن فەرمو نەتیجەی مادەی 140 دەستور چێ لەی بەرپرسیارەکە کە دەبوو کۆتایی 2007 جێبەجێ کراوایە بەڵێ سێ قۆناغیشە ئەسڵەن نەک ئاساییکردنەوە تعریب زیادی کردووە تعەدا لە کورد زیادی کردووە عیب نییە ئێمە پۆستی باڵامان لە عێراقا هەبێ سوپای عێراقی وەزارەتی بەرگری عێراق کە وەزیرەکەی سوننەیە بێن تعەدا بکەن لە خەڵکی سەرگەڕان و لە گوندنشینەکانمان هەندێکیان لە هەولێرن کەوانەی کە دەڵێن هەندێک پشتیوانی و تعریب شتەکەن لە هەولێرن لە دەسەڵاتی کوردی لە کوردستان من لە زۆرینەی سوننە باشە کە بەشێکیان بەشدارن لەو تعدانە لە هەولێر خان و وێلا و ژیانیان هەیە دێمەوە خزمەتت مامۆستا فەرحان هەڵبژاردنە دەکرێت چی بکرێت بۆ جگە لەڕوە خزمەت گوزارەکەی بۆ وەرگرتنەوەی ئەو پۆستانەی کە کورد پارتیوێکێتی لە دەستیان داوە لە قایم قام لە زانکۆ لە پۆستە ئیداریەکانی دیکە و بۆ ئایندەش ینی وەکو ڕاپرسیە کە سەیر بکرێم هەڵبژاردنە بەڵێ طبعا ئێمە وەکو کەرکووکیەکان هەست بە قەدرێکی گەورە ئەکەین کە لە دەرەوەی کەرکووک لێمانەکرێ جگە لەوەی لەلایەن عارەب لێمانەکرێ لەلایەن کوردی خۆمان لێمانەکرێ ئێمە دیقەتمان داوە هیچ جارێک کە حکوومەتی بەغدا حکوومەتی عێراقی تەشکیل کراوە کورد بە مەرجی نەگرتووە مادەیەکی دەستوری مادەی 140 کە کاکسۆران باسی کرد بە مەرجی بگیرێ ئێمە بۆی بەشداری بکەین لە حکوومەتی عێراقی ئەوەمان ئەوێ جێبەجێکردنی مادەی 140 کە مادەیەکی دەستوریە لە 2007ەوە چەسپێنراوە لە دەستوری عێراق بە مەرج نەگیراوە بەڵام ئەبینین لە بەرامبەرە بە مەرجی ئەگرن شەڕی لەسەرەکەن شەڕێکی گەورە ئەکەن ئیعلامی و گەورە هەڵا ئەنێنەوە لەسەر بۆ نمونە لەسەر وەزیری خارجی لەسەر پۆستی سەرۆک کۆمار ئەو شەڕی بۆ سەرۆک کۆماریان کرد ئەو شەڕی بۆ وەرگرتنی یەکێک لە وزارەتەکانیان کرد ئەو شەڕیان بۆ ئەوە بکردایە کورد پێگەی بەهێز بێتەوە مادەی 140 جێبەجێ بکرێ ئەو هەموو تعریبە ئیستا دەستی پێ ناکرد ئەنجا ئێمە لە کەرکووک بەڕاستی وەکو کەرکووکیەکان هەست بەوە ئەکەین ئیستا حاڵەتێکمان توش بووە ئێمە لە بڕیار لەسەر کەرکووکیەکان کوردش لە دەرەوەی کەرکووک ئەیدا ئەنێ من لەم چەند ڕۆژە بەرنامەیەکم بوو لە یەکێک لە کەناڵە ئاسمانیەکان برادێکی پارتی و برادێکی ئێشێتیم لەگەڵا بوو پێش ئەوی بەرنامەکە دەست پێ بکە من باسی ئەوم بۆیان کردوتم کاکە ئێمە پێشنیارمان بۆ کردن کە هەموو کورد لەم شارە با بەیەکەوە بوو نایە بۆ بەیەکەوە نەبووین ئیستا دانیشتینە ڕەنگە هەردووتان ئێوە هێرشکەنە سەرێک ئەو دوو برادەرش هەردووچیان ئەیان گوت وەڵڵاهی خۆزگە ئێمە بەیەکەوە بووینایە لە کەرکووک خۆزگە کورد یەک هاوپەیمانی بووە یەک لیست بووایە یعنی کەرکووکەکان ئیرادەی دەرەوەی کەرکووکشیان فەرز کراوە بەسەر ئەمە بابەتێک و ئێمە گەیشتێتە ئەو قەناعەتەی وەکو خەڵکی کەرکووک جاران لە هەموو شۆڕشەکانی کوردیا دیقەتمان داوە کەرکووک قەزیە بووە لە مفاوەزاتە کەرکووک قەزیە بووە ئیستا کەرکووک لە قەزیە دەرچووە لەوە دەرچووە کەرکووک قەزیەی کورد بێ بۆتە شوێنی یەکلاکردنەوەی ئەو دوو حیزبە کە ململانەی قوڵ لە نێوانیانە هەیە لە هەرێم دێن تەسوی حساباتی خۆیان لە کەرکووکەکەن بۆ نمونە ئیستا کاتێک گلەی ئەکەن ئەڵێن ئێمە پۆستەکانمان لە دەست داوە بەڵێ ڕاستە ئێمە وەکو کورد پێمان ناخۆشە پۆست لە دەست بدەین بەڵام کاتێک ئەڵێن کاکە فەرمون پارێزگاری کەرکووک حسەی کووردە فەرمون دانیشن پارێزگارەکەتان دانێن ئەوان خۆیان ڕێک ناکەون دانانیشن ئیستا بۆ پارێزگارە عارەبە کاتێک ئەڵێن کاکە سەرۆکی زانکۆ کە گرنگترین پۆستە لە دوای پارێزگار حسەی کووردە فەرمو سەرۆکێکی زانکۆی کوردانێن ئەم دوو حیزبە یەکێتی پارتی دیسان ڕێک ناکەونەوە ئیدنە لایەنێ دیکە
لەو دوسێ مانگەی ئاخیر قایم قامی داقوق کە حسەی کورد بوو ڕێک نەکەوتن دایانە کەسێکی جبووری هەر دوای ئەوە قایم قامی لەیلان ینی ڕێک نەکەوتن دایانە کەسێکی تورکمان حتا قایم قامی مرکز کەرکوک ینی ئەوە هەمووی ئەم حسانە کە پۆستی کورد بووە ئێمە لە دەستمان داوە ئیستا ئەڵێن پێمان ناخۆشە بەڵام لە هەڵەی بڕیاری سیاسی و هەڵەی سیاسی و گواستنەوە ئەم ملانەی نێوانێکێتی و پارتی بووە بۆ کەرکک بۆ ئێمە پۆستانەمان لە دەستداوە و بە بێگومان کاتێک بەرامبەرەکەت کە ئەدینێت و زەعیفی کە ئەبینێت و لاوازی ئەبینێ ئێوە ناگونجێن بەیەکەوە ئەوش حەخۆیەتی مدەیەکی بۆ دانێ ئەڵێ کاکە من هەتاکو ئەوەندە چاوەڕێتانە دەکەم ڕێککەون بە خۆتان قایم قامێک دانێن بەڵام ڕێک ناکەون ئەوان ئامادەن نەتەوەی غێری کوردوەری گرێ بەس خۆیان وەری نەگرن لە بۆ ئەوەیە کە ئەمان ئەو ململانەیەیان هەیە لە هەرێمی کوردستان تەصفیح حساباتی خۆیان لە کەرکووک گەبن ئەکەن و باجەکەی ئێمە وەکو کورد و کەرکووکیەکان ئێمە باجەکەیمان داوە کاتێک دێن ئەڵێن ئەوەندە پۆستەمان لە دەستداوە ئێمە وەکو کەرکووکیەکان ئەڵێن ڕاستە پێمان ناخۆشە پۆستمان لە دەستداوە کە نزیکەی 118 پۆستە ینی بە مدیر عامی و بەرپرسی بەشەکان ئەوانە پێمان ناخۆشە بەڵام بابین بڵێن ئەمە ئەکەوێتە ئەستۆی چێ با کورد و شیار بێ بزانێ ئەم پۆستانەمان لە دەستداوە ئەکەوێتە ئەستۆی چێ ڕاستە ئێمە بەرامبەرەکەمان ڕەحمان پێ ناکا و نەتەوەی خۆمان نییە ئەی چەندێک ئەکەوێتە ئەستۆی ئەم دوو حزبی دەسەڵاتە بۆیە ئێمە پێمان خۆشە بەڕاستی ئەم پۆستانەمان کە لە دەستداوە بین باسی هۆکارەکانی بکەین بەڵێ مامۆستا وەکو ئێستا بڵێن جگە لە پارتیویکێتی بە دیلی دیکەیە بۆ هەڵبژاردن لیستی جیاوازە وەکو مەشغەڵی کەرکووک یعنی ئێستا ئیسلامیەکان دەتوانن چی پێشکەش بکەن جیاواز لە پارتیویکێتی لە کەرکووک ئەگەر سەرکەون بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک وەکو ئیسلامیەکان بەڵێ طبعا ئێمە جارێ بێ ئەو پەیامە بدەینە کەرکووکیەکان کە ئەوەی فەشەلی هێنا و بە بەردەوام لە فەشەلایە و ئیستش ئەوەندەی خەریکی نێوان خۆیانن ئاگیان لە عارەب و تورکمان نەماوە ئەم کاندی دەکڕن ئەم فەشەلەی کە ئێمە کورد ئەیبینین لەم شارە پێویستەکە بڕیار بدرێ بە سزادانی ئەو لایەنانەی کە کوردیان بەم دۆخە گەیاندووە ئێمە دواتر ئەو تەجروبەیەی کە ئێمە داوایەکەن هەلێک بە ئێمە بدەن ئێمە ئەو دەستپاک و ئەمینەین ئەم هاوپەیمانێتە کە لێرە دروست کراوە کۆمەڵک خەڵکی دەستپاک و ئەمین و دڵسۆز و خەمخۆر هاتۆتە پێشەوە هەلێک و دەرفەتێک بەمان بدەن با فەرق و جیاوازیەکەی خەڵکی دەست بە دەست نوێژ و ئەمین و دڵسۆز بدینن لەگەڵ ئەوانە ئێمە ئەتوانین کۆمەڵک خاڵ بکەین کە یەکێک لە گرنگترین خاڵ ئەگەمە هیچمان پێ نەکرێ ئێستا وەکو کورد وەکو کەرکووکیەکان ئەناڵێن بەدەست دزیەوە ئێمە دزی ناکەین ئەوە بە ڕاشکاوانە بە لەفزێکی سەریح خۆمانە ئەڵێن ئێمە ئەوە بە هیچ شێوەیەک دزی ناکەین دواتر ئێمە جگە لە خزمەتگوزاری جگە لە بەهێزکردنی پێگەی کورد لە شاری کەرکووک جگە لەو بڕیارە قورسانەی کە لەسەرمان دراوە هەوڵەدەین لای بین ئێمە وەکو هاوپەیمانی مەشخاڵ تەوەرە دیکەش لەسەر ئێمەیە پەروەردەینەوەکانمان ئەخلاقینەوەکانمان ئاینی ئەم گەنجانە ئێمە بەڕاستی کەرکووک جگە لە خزمەتگوزاری و پەراوێز خستنی کورد ئاگادارین بەڕاستی کەرکووک بۆتە مرکز و سنتەر و ترانزیت بۆ مادەی هۆشبەر لە ناو جاداڕی جارنەجارێک گەنجە دینی بەلایە دێ ڕۆژانە خەڵک لە گەڕەکەکان ئەگیرێ هەمووی بە تیجارەت نەکەر ئەوەی ئالوودە بۆ خۆی ئەیکێشێ نا تاجری مخدراتە ئەمانە 15 ساڵ کەمتر نابێ بخۆن یان لە سجنە ئەمانە حکم ئەدرێن بۆیە ئێمە دیقەتمان داوە ئێمە ئەبێ ببینە ئەو بەدیلەی کە خەم لە پەروەردەی مناڵەکانشیان بخۆین ئێمە ئەبێ خەم لە دینداری گەنجەکانش بخۆین ئێمە ئەبێ ڕێگری لە کۆمەڵێک ئەوەی کە پێی ئەڵێن خەڵکیان بەلاڕەیە بردووە لە ڕووی ئەخلاقیەوە ئەوەش واجبی ئێمەیە جگە لە خزمەتگوزاری کە ئەوەی کە ئەوان بە هاوڵاتی ئەفرۆشنەوە ئێمە بە سادەترین مافی هاوڵاتی ئەزانین ئێمە کاتێک بین کۆڕانێک سە بکەین شەقامێک قیرتاو بکەین گەنجانێک دامەزرێنین ئەو دامەزراندنێش بەس ئەم خاڵە بڵێم ئەفوان ئەم خاڵش بڵێم ئێمە حتا لە دامەزراندنە لە کەرکووک ئاگادارین ینی بیری تەسکی حزبایەتی و خزمێنە وای لێ کردووە کۆمەڵێک خەڵکن ئەو بەس بۆ دەوروبەری خۆیان
هیچ کەسێک لە کورد لەم شارە ئستفادە ناکە لەو ڕێژەی دامەزراندنەی کەوا دێ و کەوا حسەی کووردە بەداخەوە. بەڵێ بەڵێ سوپاس دەکەم مامۆستا کاک سۆران سەبارەت بە ئیسلامیەکان ئێستا بەڕێزت نوێنەری کۆمەڵی کە حزبێکی ئیسلامی لە پەرلەمانی عێراق بە پێی ڕاپرسی ڕێکخراوی مەڕێستان پلێکەمتانی نابوو لە بەدوەراز چوون و لەسەر ئازنی ئاستی بازنەی بڵین پشدەر و ئیدارەی ڕاپەڕیندوەکان یەکەم بوون لە بەدوەراز چوون و ئیش و کاری هاوڵاتیان وە کادری ئیسلامی خەڵک شایەتی زۆریان بۆنەوە مامۆستا فەرحان شایەتی کەسێکی دەستپاک خزمەت گوزار چەندە گرینگە بۆ نمونە ئەو خەڵکانە زیاد بکرێن زیاد لە پەرلەمان بێ لە ئەنجومەنی پارێزگا بێ لە پۆستە ئیداریەکان بێ زیاد بکرێن نمونەیان زیاد بکرێت. وڵاهی من هەڵبەت سێ هەڵبژاردننی کوردستان و عێراق تایە بەشدار بووم و نوێنەرایەتی خەڵکم کردو لە هێزار لە عێراق. زۆر جار نیگەرانم بۆ ئەوانەی دەنگیان داوە بە خەڵکێک کە زەمیلمانن ناوڕێمانە نەیان بینین خەریکی چین و چۆن گەمەیان بە دەنگی خەڵک دێ و بە معاناتی خەڵک دێ و بە شوێن شتی ترەوەن. یعنی گەرە و خەڵکە بزانێ کێی ناردووە بۆ پەرلەمان بە هیچ جۆرێک ڕێ بەخۆی نادات ئەوە نوێنەری بێ. وە کاتێک کە زۆرینەی خەڵک نوێنەرەکانی بەو جۆرە هەڵەبژێرێ بەگ لە هیچ نەکان نەتیجەی ژیانی و گوزەرانی بەو جۆرە بێ گوێی لێ نەگیرێ معاناتەکانی چەندێک هاوار بکە نەبیسرێ موچەکانی بفەوتێ ژیان و بازاڕی تێک بچێ دەبێ گلەی نەکە. دوجار بە هەموو تێبینیەک لەسەر پرۆسەی هەڵبژاردن بە هەموو خەوشەکانی ئەم پرۆسەیەوە بەڵام دوجار ئەوە تا لایەنەکان شەڕ لەسەر قەبارەی خۆیانەکەنەوە بە پێی حەجم و قەبارەی خۆیان بەشداریەکەنەوە لە پێگەێنانی حکوومەتە. بۆیە کە تۆ زۆرینەیەک دەنگت داوە بەم جۆرە لە حکومڕانی ئیتر بۆ گلەی یەکەی کە حکومڕانیەکەی خراپەیە تۆ خۆت هەڵت بژاردووە. تۆ بەس منت ناردووە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق داواکاری ڕەنگە 20 پەرلەمانتاریان هەبێ 20 نا ئێمە 63 بەڵێ تۆ کرێ داوای هەر 62ەکەی لە من بکەی بەڵێ پێم ناکرێ. ئێگەر من زۆرتر بم و زیاتر بم کاریگەریم زیاترە بێت. بەڕز دەگەر دەنگ دەروی بۆ نمە چ کەسێک هەڵدەبژێری بۆ ئەنجومەنی پارێزگاوی بۆ پەرلەمان ئەنی سیفەتەکانی ئەو کەسێک کە ئەزمونت هەیە بەڕێز لە کاری پەرلەمانی و مەسەلی بەداچوونە چی یعنی چی بێکین باش. ئێمە لە ناوچەیەک ئاژین باشە لە وڵاتێک ئاژین پێوتری عێراق لە هەرێمێک ئاژین کە هەرێمی کوردستانە. باش ئەوەی کە دەسەڵاتی گرتوۆتە دەست بە کۆمەڵی اعتیباراتی غەیری هەڵبژاردن دەسەڵاتی گرتوۆتە دەست بە زەبری چەک و بە زەبری پارە هەردووکیشی لە داهاتی ئەو میلەتە دەست خستووە. ئەو چەکەی پێیەتی باشە و ئەو پارەی پێیەتی لە داهاتی ئەو میلەتەیە بۆ میلەت سێ مانگی ساڵی 2023 موچەکەی فەوتاوە. لەبەرەوەی داهاتەکەی ئەم وڵاتەکە مافی ئەوە وەکو خۆی لە دەستێکی ئەمینا نەبووە زۆرینەکەی براوە ئەوکی خراوەتە ملی عێراق. ئەمە ئەم جۆرە لە حکومڕانی کە هەڵی ئەبژێری ئەمە نەتیجەکەی. من ئەگەر دەنگ دەربم سیفەتەکانی کاندید بۆ نمونە من ئەگەر دەنگ دەربم کاکیم ئەچم دەنگە دەم بە یەکێک لانی کەم درۆم لەگەڵ نەکا خیانەت لە دەنگەکەم نەکا هیچی پێ نەکرێ ئەم دوو سیفەتەی کە دەستپاکە خیانەت لە دەنگەکەی من ناکە نایفرۆشێ مامەڵەی پێوە ناکە و هەڵوێستی هەیە لە بەرامبەر معاناتی ئەو خەڵکەی کە ئەو نوێنەرایەتیەکە. ئەوی تری نەتیجەی ئەوەی کە خۆ کەس بە زەمانەتی عەسای سحری ناچێتە حکومڕانی بڵێ من عەساکەم هەڵبڕی هەموو شتێ چاکە بێ. بەڵام گرنگەوەی نوێنەرەکەی ئەو نەگۆڕێ نەدۆڕێ نەفرۆشرێ تەسلیم نەبێ و ڕازگۆ بێ لەگەڵ ئەو دەنگانەی ئەمانەتە لە گردنی نەک بچێتە تەبەقەیە کەس نەتوانێت دوای دەرچوونی بیبینێ و ببێ بە ئیمتیازێک بۆ خۆی و ئیتر تەواو بڵێ من گەیشتم بە نانی خۆم چه حەقم بە معاناتی خەڵک و بە دەنگی خەڵک و بە نوێنەرایەتی خەڵکەوە هەیە. خەڵک ئەگەر وەها نوێنەری خۆی هەڵنەبژارد ئەوە نوێنەرێک هەڵەبژێرێ کە خراپە کە دەنگی ئەو ناگەێنێ کە دیفاع لەو ناکە حیزبەکەی پێی بڵێ دەنگ بدە بەوەی ماست ڕەشە
ئەو بە هەردوو دەستدەنگی پێدا میلەتەکەی دەنگ دەرەکەی لە چ معاناتێک هابێ و نایبیسێ و باکیشی نییە وە بینیویشمانە ئەمە نەتیجەی ئەم جۆرە لە نوێنەرایەتیە. ئێستا بۆ ناوچەدا بڕێنراوەکان پارتیوکێتی توش شکستێکی گەورە بوون هەم لەسەر ئاسیا و ناوچەیدار هەم لە بەغداش نیبیانی ڕۆژی گۆڕانکاریە ئەگەر سەرتا لە ڕێ ئەنجومەنەکانیش بێ دواتر بڕوا بۆ گۆڕانکاری ئیداری لە قایمقام لە پارێزگار بەدڵنیاییەوە وەک وتم لە عێراق ئەنجومەنی پارێزگاکان وەک ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم نییە کە دەسەڵاتی هەرێمی کوردستان باوەڕی بە لامەرکەزی نییە باوەڕی بە حکوومەتی خۆجێیی پارێزگاکان نییە بۆیە 9 ساڵە ئەنجومەنێک کە وادەی تەواو بووە هەتا مەحکەمەی اتحادی هەڵینەوەشانەوە هەر لە کارا بووە مدیر عامێکیان پێلا نەبراوە هیچیان لە پارێزگاکانی هەرێمی کوردستانە بەڵام لە عێراق وانە و بە تاکید لە شاری کەرکووک گرنگی و دەوری زۆر زیاتر و حکوومەتێکی خۆجێیە بۆ پارێزگاکە کە دەسەڵاتێکی باشی هەیە و ئەتوانەیە خزمەتی باش بکە. دۆخی کەرکووک وەکو هەرێمی کوردستان نییە پترۆ دۆلاری هەبووە کە بەداخەوە کاتێک کوردیش دەسەڵاتدار بووە سەرفیان نەکردو بەو جۆرە مەحروم بووە لێی و تەنمیەی ئەقالیم هەیە کە بودجەی استیسماریە بۆ شارەکە و کێشەی مەعاشیان نییە. کاک حەکیم ئەم جارە لە شاری کەرکووکە 17,000 کەرکووک و هەندێک ناوچەی تری دەوروبەری لە ناوچە ناکۆکی لە سەرەکان 17,000 مامۆستا و فەرمانبەرمان هەیە ئەمانە سەر بە وەزارەتی پەروەردەی عێراقن لە ڕووی ئیداریەوە لە ڕووی دەرس و خوێندنەوە تەنها موچەکانیان لەسەر هەرێمی کوردستانە. ئەم جارە لە کارنامەی حکوومەتی سوودانی کە دەنگمان پێداوە و لیژنەی بۆ دروستکراوە لە ماوەی ساڵێکە ئەم مامۆستایانە میلاکاتیان بچێتەوە سەر وەزارەتی پەروەردە و موچەیان بدرێتێت چونکە حاڵیان حاڵی موچەخۆری هەرێمە دەوامیان لە وەزارەتی پەروەردەی عێراق و لە ناوچە ناکۆکی لە سەرکارن. تەسەورەکەیت کە نیان هێشتووە تا ئەم ساتەش موچەی ئەوانە بچێتەوە سەر وەزارەتی پەروەردەی عێراق. بەس بەڕێز خۆدیشت بۆ کردون لە سەرایەوەی کە نوێنەری بڵێن لەسەر ئاسی کەرکووکیش دەرناچوون بەس ئیشتان بۆ کردن زۆر بۆ کردووە و بەردەوامیشم مەبەستم ئەوەیە ئەوانەی کە کورد هاوپەیمانە لەگەڵیانە دژی بوون وتیانێمە قبوڵ ناکەین بۆ تێکچوین 17,000 مامۆستا بخەینە سەر میلاکی وەزارەتی پەروەردەی عێراق ێکا کەمانە لای خۆتانن ئەمانە سەر بە وەزارەتی پەروەردەی عێراقن چۆن نەکرێ موچەکەیان لە هەرێم بێ و بەم دۆخە بڕوا. بۆیە کاک حەکیم گرنگە خەڵک بەشداری هەڵبژاردن بکات چونکە تا ئەم ساتە بەدیلی هەڵبژاردنمان نییە هەر هەڵبژاردنە سەرە ڕایەوەی هێزەکان خۆسەپێنن بە داهاتی گشتی و بە پارەی گشتی و بە شێوازی جۆراوجۆر وە بیریشمان نەچێ ئەمە مانایەوە نییە هەڵبژاردن بێ خەوشە بەیانی بڵین وەڵا کاکە ئەوەی کورسی نەیەنا بڵێتە زویر هەیە نەخێر لە ئێستەوە با خەڵکی کوردستان بزانێ سەرۆکی پێشووی کۆمیسیۆن ئەم حکوومەتەی ئێستەی سوودانی کە ئیطار و ئیدارەی دەولە نوێنەرایەتیەکە ئیجباری قازی جەلیلیان کرد یا سەحبی سیقەت لێکەین یا خۆت ئیستیقالە بکە چونکە سەر بە سەدریەکان بوو و وەلایەن ناو ئێستا حاکم عومەر کە کوردە و لە پۆستی یەکێتی نیشتیمانیە سەرۆکی کۆمیسیۆنە لە ئێستەوە ئاماژەی تەزویری گەورە لەسەر ئاستی عێراق بوونی هەیە و هۆشداریە دەین بە کۆمیسیۆن ئەگەر بەم جۆرەی کە لە سلێمانی و هەولێر لە دەنگدانی تایبەت پرۆسەکەی بەڕێوە برد بەیانی بەو جۆرە پرۆسەکە بەرێ بەڕێوە گەورەترین پرسیارەکەوێتە سەر خراپترین جۆری بەڕێوەبردننی هەڵبژاردن لە عێراق. بەسەگە خەڵک زۆر بەشداری بکە مەجای تەزویر کەم دەبێتەوە ئەزانی ئەم جارە ئەمە بۆ بێهیواکردنی خەڵک نییە ئەمە ڕاستیەکە بێ هەموو لایەنەکان و هەموو ئەوانەی کە چاودێری پرۆسی هەڵبژاردنەکەن لە ناوخۆ و لە دەرەوە بە ئاگابن لە کارکەوتنی جیهازەکانی جیهازە ئەلەکترۆنیەکانی دەنگدان و پێنەدانی شریتی دەنگدان لە کۆتاییە جێی گومانی گەورەیە. بەس بەبای کۆت بڵین بە بەشداریکردن تەزویر کەم دەبێتەوە خەڵک زۆر بەشداری بکە دەبێت خەڵک بەشداری کات چونکە ئێمە قانونەکەمان وا تعدیل کردووە بە ئەلەکترۆنی و بە یەدەویش بە هەردووکی دەنگەکان حیساب دەکرێت. سوپاس دەکەم مامۆستا کاتمان کەماوە بەس دەکرێت بەیانی خەڵکی کەرکووک
چی بکە بۆی کە دوای هەژدەی مانگ جیاواز بێ لە پێش هەژدەی مانگ بۆ نەخشەی داهاتووی ئەنجومەن بۆ دیاریکردنی پۆستە ئیداریەکان لە داهاتوو و پارێزگاریشەوە؟ سەرەتا من وەڵام پێم خۆشە ینی ئەلێرەوە ئەوە لێرەوە شانازی بە کاکسۆران ئەوکەین بەداخەوە ئێمە 6 ئەندام پەرلەمانمان هەیە کورد لە بەغدا ئەو دەموعاناتی کەرکووک نازانن کە کاکسۆران لەوێەوە ئەزانێ کە لەسەر کەرکووکش هەڵ نەبژێردراوە هەرچەنە کە بوویتە ئەندام پەرلەمانی تا ببیتە نێنەری هەمووی عێراق بەڵام خۆزگا ئەو ئەندام پەرلەمانە کوردانشی کەوا لە کەرکووک نێنەرایەتی کوورد دەکەن ئەوها دڵسۆز بوونایە بۆ مامۆستایانی کورد بۆ فەرمانبەرانەی کەوا موچیان لەسەر هەرێمە و سێ چوار مانگە لەم شارە هەر لە نەفسی مستەشفا دەوامەکەن ئەوانەی دیکە ڕاتە وەرەگرن ئەوانە ئەمان وەری ناگرن ئەو نێزگە 9000 مامۆستایی کەوا موچیان لەسەر هەرێمە لێ قوتابخانە دەوامەکەن هاوڕێکانیان لەسەر بەغدان موچە وەرەگرن و ئەمان وەری ناگرن خۆزگە ئەوانش ئەو شعورەیانە بوو ئەو تێگەیشتیانە بوو دیفاعیان لە کەرکووکیەکانە کرد من ئەلێرەوە ئەڵەم سبەی ڕۆژی ئەوەیە خەڵک بێتە سەر سندوقی دەنگدان سزای ئەو لایەنانە بدا کەوا پێشووتر دەستیان هەبووە کە کورد بەم دۆخە گەیشتووە دەوریان هەبووە لەوەی کە ڕێگریان کردووە نەیان هێش مامۆستایانی خوێندنی کوردی موچیان بچێتەوە سەر بەغدا ئەو کۆمەڵە فەرمانبەرە زۆرەی کەوا موچیان لەسەر هەرێمە و لە کەرکووک دەوامەکەن ڕێگریان لەوانش کرد ئەمانە ڕۆژی ئەوەیە بێن ئەمانە سزادن چونکە بەڕاستی هەموو جار ئاهاتنە بانجادا مامۆستایانی خوێندنی کوردی و ئەو فەرمانبەرانەی کەوا موچیان لەسەر هەرێمە و لە کەرکووک دەوامەکەن نوێنەرێکیان نەبوو بێتە بانجاداکە پشتیان بگرێ کەسێک نەبوو لە حکومت بێتە بان شەقامەکە لەگەڵیان بێ کەسێک نەبوو دەنگی ئەمان بگەێنێتە بەغدا بۆیە من ئەلێرە خۆم ئەو شایدی ئەدەم کە مامۆستایانی خوێندنی کوردی ئەو فەرمانبەرانەی کەوا لە وزارەتی تەندروستی لە کۆوزارەتەکانی دیکە دەوامەکەن ئەلێرە من ئاگادارم داوایان کردووە مامۆستا وەڵڵای ئێمە متمانەمان بە کاکسۆرانە کەسێکی ئاوەڕێکە متمانەمان بوانەی ئێوەیە ئەلێرەوە ئێمە ئەو 6 ئەندام پەرلەمان کوردە کەس هەوڵی لەگەڵ ئەوان نەدا چونکە دەستمان لەوانە شوشتووە نێنەر ئێمە ئاهوان بەڕاستی خەڵک پێویستەکان نێنەری ئاوا تاقیکاتەوە پێویستەکە زەمیری خۆی ئاسوودەکە پێویستەکە ئەمە بۆ واجبێکی دینی بزانێ لە هەچ شەڕێک و لە هەچ دزیەک و لە هەچ گەندەڵیەک بەشداری ئەگەر دەنگ بە کەسێک بدەی شایستە نەبێ و دزی و گەندەڵی بکە و لە هەچ خێر و چاکە و عەدالەت و دادپەروەری و خزمەتێکش بەشداری ئەگەر دەنگت بە کەسێکی باشدا بۆیە وجدانی خۆتان ئاسوودە بکەن زەمیری خۆیان مرتاح بکەن و بە چاوێکی مسلمانانە و دینی و شەرعی سەیری ئەم بابەتە بکەن. بەڵێ سوپاس دەکەین مامۆستا فەرهان کاکسۆران هیچ پەیامێکتمان کە ئەو گومانە باشانەی بە من برد سپاسێکە میشەڵڵا خەڵکی کەرکووکیش بەو پەڕی ئاگایی و هۆشیاریەوە دەنگەدەن بەوانەی کە نەخیانەتیان لێ کردوون نەخاکەکەیان فرۆشتون نە کوردیان لەو ناوچە فەرامۆش کرد. بەڵێ سوپاسان دەکەین کاکسۆرانوەر مامۆستا فەرهان سوپاسی ئەمەدەبوونتان دەکەین سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ.